رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی کاژمێردا بە کاتی ناوەندی ئەوروپای ئەمڕۆ سێشەممە دووشەممە ببورن 23 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. لا تەکیرداغ پارتی یەکسان و دیموکراسی گەلان دەم پارتی دووەمین کۆنگرەی ئاسایی خۆی ئەنجامدا. لەوێ هاوسەرۆکی گشتی دەم پارتی تۆلای حاتم مۆغلاری بەشداری کرد و ڕایگەیان پرۆسەی ئاشتی زۆر هێواشە و داوای کرد پرۆسەکە خێراتر بکرێت و هەنگاوی بەرچاو بنرێت. حاتم مۆغلاری تیشکی خستە سەر بانگەوازی ڕێبەرۆجەلان و ڕێبڕیارەکانی کۆنگرەی پەکەکە و وتی کاتێک بەڕێزۆجەلان بانگەوازی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیکی ڕاگەیان وتی ئەم بانگەوازە بۆ چارەسەری ئاشتیان و دیموکراتیکی پرسی کورد و دیموکراتیک بوونی تەواوی تورکیایە. پاش بانگەوازەکەی بەڕێزۆجەلان و کۆنگرەی پەکەکە چاوەڕێنکە پرۆسەکە خێراتر بەرەو پێش بچێت و وتیشی پێویستە دەوڵەت و دەسەڵات هەنگاوی خۆی بنێ. هەروەها حاتم مۆغلاری جەختی کردەوە دەبێت زیندانیانی سیاسی ئازاد بکرێن و بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپاش جێبەجێ بکرێت. هەروەها وتیشی هیچ بناغەیەکی یاسایی بۆ جێبەجێ نەکردنی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا نییە و بە جێبەجێ نەکردنی ئەم بڕیارانە تاوان دەکرێت. حاتم مۆغلاری لا بەردەوامی قسەکانیشی داڕایگەیان دیموکراتیک بوون هەنگاوێکی سەرەکیە بۆ ئاشتی وتی هێشتا تورکیا هەنگاوی بەرچای بۆ دیموکراتیک بوون نەناوە بۆیە دەبێت ڕێخستن و خەباتمان زیاتر بێت. سەبارەت بە شەڕی ئیسرائیل و ئێرانی ڕایگەیان ئەمە شەڕی گەلان نییە بەڵکو شەڕی هێزە ئەمپریالیستیەکانە بۆ دەست بەسەرگرتنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وتیشی بانگەواز دەکەین کە دەست بەجێ شەڕی ئێران و ئیسرائیل بوەستێنرێت. ڕوا لە کۆتاییشدا دەڵێت لە تورکیا گۆڕانی نوێ دێتکایەوە و بۆیە بانگەوازەکەی بەڕێزۆجەلان ئەنجامدانی کۆنگرەی پەکەکە کاریگەریان لەسەر هەموو بنیادە سیاسیەکان دەبێت. لا شاری مانتێس لا جۆلی لا پاریس لەسەر بناغی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان کۆبوونەوەی گەل ئەنجامدرا. لە کۆبوونەوەکەدا ئاماژە با گرنگی کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان بۆ گەلانی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرا و تیشک خرایە سەر زیادبوونی شەڕ و پێکدادانەکانی ئەم دوایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەخت کرایەوە کە بەرامبەر ئەو شتانی کە ئەم شەڕە زیانی پێدەگەێنێت بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان بۆ کورد و هەموو گەلان دەستکەوت دەهێنێ. هەروەها جەختیشیان کردەوە لەسەر ئەوەی کە تەڤگەری ئازادی کورد با فیداکاری مەزن توانای گەلی کورد لە ناوچوون ڕزگار دەکات. هەروەها دەشڵێن ئەو دەستکەوتانەی کە تەڤگەری ئازادی کورد با قوربانیدانی مەزن بەدەستی هێناوە بەرەنجامی تێکۆشانی هاوبەشی گەلانە و تێکۆشان بۆ ئاستێکی نوێ لە ئێستادا گوازراوەتەوە و ئاشتیش با ڕەنج و خەبات دێتەتی لەمڕۆوە ئاماژە باڕۆڵی ژنان کە بەشێکن لەم تێکۆشانەدا کرا. لا بەرلینی پایتەختی ئەڵمانیا سەدان کوردستانی لا چوارچەوەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان کۆبوونەوە. لەوێدا تونجەر باقرخان هاوسەرۆکی گشتی دەم پارتی بەشداری کرد و ئاڕێگەیان کە پەیامەکانی ڕێبەر ئۆجەلان هەنگاوێکی گرنگە لا پێنا و گواستنەوەی تێکۆشان بۆ سەرزەمینەی دیموکراتیک. وتیشی 27 شوبات بۆ گەلانی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەنگاوێکی گرنگ. باقرخان لە قسەکانیدا ڕایگەیان بە ڕێز ئۆجەلان بەم پرۆسەیە ئەرکی مەزنی خستوەتە بەردەم دەوڵەت و ئەم سیستەمەی کا ساڵانێکە دەڵێت دان بە کوردان نانێم لە کۆتاییدا دەبێت دان بە کووردا
بنێت. هەروەها ئاماژەی بە قسەکانی ڕێبەرۆ جەلان کردو وتی بەڕێزۆ جەلان دەڵێت ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ دادەمەزرێت کێ ئەم گۆڕانکاریە بە بنەما بگرێ قازانج دەکات. هەروەها وتیشی باوەڕ بە گەمەی ئەو کەسانە مەکەن کە خزمەت بە ئامانجی جیاواز دەکەن بۆیە بەڕێزۆ جەلان دەست لە هەر شتێک هەڵبگرێت هەرگیز دەستبەرداری کورتبوونی خۆی نابێت. لە کۆتاییشدا باقرخان ڕایگەیاند کە خەباتی ئەوان لەسەر پەکەیجی دەستور بەردەوام دەبێت. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە لە ڕاگەیاندراوێکی نووسراودا ناسنامەی 3 شەڕوانی ئاشکرا کرد کە لە بەرخۆدانیاندا دژ بە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بە کاریگەری هەر 3 شەڕوانی شەهید ئارگەش عەرەب، کورتای شۆڕش و خەبات ئامەدکراوە لە ڕیزەکانی قەسەدەدا و دەستنیشان کراوە تا کۆتا هەناسەی ژیانیان لە دژی هێرشە داگیرکاریەکان بەرخۆدانیان کردووە. قەسەدە سەرخۆشی لە بنەماڵەی شەهیدان کردو بەڵێنی بەردەوام بوون لەسەر ڕێگەی شەهیدانی دووپات کردوێتەوە. ناسنامەی شەهیدان بەم شێوەیە خراوە تا ڕوو. خەلیل ئەحمەد بە ناسناوی ئارگەش عەرەب لە منبەج لەدایک بوو لە 21 کانونی یەکەمی 2024 لە سرین شەهید بووە. هەروەها سەلاحەدین ساراج بە ناسناوی کۆرتای شۆڕش لە 8 کانونی دووەمی 2025 لە بەنداوی تشرین بریندار بوو دوای ڕۆژێک لە نەخۆشخانەی ڕەقا شەهید بووە. هەروەها یونس بەکر بە ناسناوی خەبات ئامەد ئەویش لە 18 شوباتی 2025 لە دەیر حافێر شەهید بووە. وەزارەتی تەندروستی سووریا ڕایگەیاند ژمارەی کوژراوانی هێرشە تێروریستیەکەی کەنیسەی مار ئەلیاس لە ناوچەی دوولی ئای دیمەشق بۆ 20 کەس بەرزبووەتەوە و 52 کەسیش بریندار بوون. لای خۆیەوە وەزارەتی ناوخۆی سووریا لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە خۆکوژێکی سەرباچەتەکانی داعش چۆتە ناو کەنیسەی مار ئەلیاس لە ناوچەی دوولی ئای پایتەخت و تەقەی لێکردون و دواتریش خۆی تەقاندوێتەوە. هەروە سەرچاوێکی ئەمنیش لە دیمەشق بە ئاژانسی ئەڵمانیا DPA ڕاگەیاندووە گروپەکان و پاشماوەکانی ڕژێمی پێشووی سووریا لە پشت تەقینەوەکەی کەنیسەکەن. جێامەژەی کەنیسەی مار ئەلیاس لە تەنی ژمارەی کەنیسەی دیکەیە لا گەڕەکی دوولی ئای دەمشق کە زۆربەی دانیشتوانەکانی مەسیحین. مارکۆ ڕۆبیۆ لە چاوپێکەوت وەزیری دەرەوەی ئەمریکا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوز ڕایگەیاند ئۆپەراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا شەڕنیە دژی ئێران. هاوکات ئۆشداریدا لەوەی کە هەر وەڵامێکی ئێران خراپترین هەڵە دەبێت کە تاران بیکە. وەزیری دەرەوەی ئەمریکا باسی لەوەش کرد وڵاتەکەی بە دوای گۆڕینی ڕژێم لە ئێراندا ناگەڕێت و دەرگای دیالۆگ با کراوەیی ماوەتەوە و واشنگتنیش ئامادەیە بۆ گفتوگۆی جدی. هەروەها ئاشکراشی کردووە ئێران ناتوانێت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا فریو بدات و چارەسەری پرسی ئەتۆمی ئێران لە دانوستانی ڕاستە و خۆدایە لەگەڵ ئەمریکا. ڕۆبیۆ ڕاشیگەیاند ئەگەر هەرێکە لە بریکارەکانی ئێران هێرش بکەنە سەرمان ئێمە نەک هەر ڕوبەڕوویان دەبینەوە بەڵکو لێپرسینەوە لەگەڵ ئێرانیش دەکەین چونکە ئێران لە پشت هەموو کێشەیەکەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودەدا. رافائێل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم لەبارەی هێرشەکانی ئەمریکا بۆ سەربنکە ئەتۆمیەکانی ئێران و زیانەکانی ڕێگەیاند لە ئێستادا کەس ناتوانێت هەڵسەنگاندن بۆ زیانەکانی ژێرزەوی لا فۆردۆ بکات و لە نێویشیاندا ئاژانسی وزەی ئەتۆم دەشڵێت پێویستە بەپەلە هەنگاو بنین بۆ وەستاندنی شەڕ و گەڕانەوە بۆ وتوێژی جددی و بەردەوام دەربارەی بەرنامەی ئەتۆمی ئێران و هەروەها وتیشی جارێکی دیکە داوای ئەوپەڕی دان بە خۆداگرتن دەکەین چونکە زیادکردنی گرژی سەربازی هەڕەشە لە گیانی مرۆڤەکان دەکات و چارەسەری دیپلۆماتی دوا دەخات. هەروە گرۆسی دەڵێت ئێران ئاگاداری کردوینەتەوە لابارەی زیاد نەبوونی ئاستی تیشکدانەوە لا فۆردۆ نەتەنز و ئیسفەهان و لە کۆتاییشدا دەڵێ پشکنەرەکانمان لە ئێران و ئەنجامی کارەکانیان پێویستی بە وەستاندنی شەڕە.
ڕێکخراوی مافەکانی مرۆڤ ڕایگەیان کە لە ماوەی دەڕۆژی ڕابردوو 263 هاوڵاتی کورد و ئێرانی باهۆی بڵاوکردنی بابەت لە میدیای دیجیتال بەبێ بڕیاری دادگا دەست بەسەرکراون لە 11 حوزەیرانەوە لەگەڵ دەستپێکردنی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران. هێزەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران شەپۆلێکی گەورەی دەست بەسەرکردنیان دەست پێ کردووە. ڕۆژی یەکشەممە میدیاکانی ئێران بڵاویان کردەوە پەرلەمانی ئێران بڕیاری داخستنی گەروی هورموزی کە نزیکەی 20% نەوت و گازی جیهانی پێدا تێدەپەڕێت پەسەند کردووە. ئیسماعیل کەوسەری پەرلەمانتار و فەرماندەی سوپای پاسدارانی ئێران با ڕۆژنامەنووسانی ئێرانی ڕاگەیاندووە داخستنی گەروەکە خراوەتە ڕوو ئەگەر پێویست بکات بڕیار دەدرێت. بەڵام هەر دوێنێ ئەنجومەنی باڵای یاسایشی نیشتمانی ئێران لەو بارەیەوە ڕایگەن ئێمە نیازی داخستنی گەروی هورمۆزمان نییە. هەروە پێشتریش عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کاتێک پرسیار لەبارەی ئەگەری داخستنی گەروی هورمۆزی لێکرا وتی هەموو بژاردەکان لەبەردەستن. یاسر وەتود ئەندامی پەرلەمانی عێراق سەپارەت بە ئەگەری تێوەگلانی عێراق لە شەڕ و ململانەکانی ناوچەکە لە ڕێگەی گروپە چەکدارەکانەوە دەڵێت نیگەرانێکی زۆری ڕەوا و ترسی قوڵ هەیە لە دووبارەبوونەوەی سناریۆی ئازار بەخش کە عێراقیەکان لە دەیەکانی ڕابردوو باجێکی قورسیان بۆ داوە. ئەمەش بەهۆی پەرەسەندنی گەژیە ناوچەیەکان و ئاڵوگۆری پەیامی ئاگرین لە نێوان واشنتن و تاران. دەشڵێت داوا لە گروپە چەکدارەکان و سەرکردەکانیان دەکەین کە لە بەرامبەر بەرژەوەندی ئەمریکیەکان لە عێراق و ناوچەکەدا شەڕ نەکەن و ئەمەش دوای ڕاگەاندنی هێرشەکانی واشنتن لە چەند کاتژمێری ڕابردوو بۆ سەر ئێران. هەروەها وەتود دەشڵێت پێویستە گروپە چەکدارەکان وریابن پێش ئەوەی هەر بڕیارێک بدەن کە زیان بە سەقامگیری سیاسی و ئەمنی عێراق بگەێنێت هەر هەڵکشانێک لا دژی ئەمریکەکان دەتوانێت ببێتە هۆی پەرسەندنی گەورە و ئەمەش ئەوەیەکە ئێمە هۆشداری دەدەین و دەبێت باوریایەوە مامەڵە لەگەڵ ئەو پرسە گرنگ و هەستیارانەدا بکرێت کە کاریگەریان لەسەر ئاسایشی نیشتمانی و سەقامگیری ناوخۆی عێراق هەیە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.